زان بۆ قسەکردنی زیاتر لەسەر ئەو بابەتە میوانداری بەڕێز دکتۆر ئەرکان پزیشکی ڤێتەرنەری لە ستۆدیۆی هەواڵ دەکەین. کاک دکتۆر بەخێربێت. سپاس بۆ ئێوەش. بەرووبوومی کشتتوکاڵی یاخود بەرووبوومی پەلەوەر لە هەرێمی کوردستانە ئێستا چۆن هەڵدەسەنجێنی؟ ئایا وەک پێویستە یان نە؟ بەڵێ سەرەتا بەناوی خۆی بەخشندە هەڵبەت لە ڕێی تەندروستیەوە مەبەستم. بەڵێ بەناوی خۆی بەخشندە میهرەبان، سپاس بۆ ئێوە. دیارە سامانی ئاژەڵی بەگشتی و سامانی پەلەوەری وەک لە ئاستی پێداویستی ناوخۆی هاوڵاتیانە نییە بەو شێوەیە و لە ڕێی تەندروستیەوە پێویستی ئەم کارتە پێویستی بە کۆمەڵی چاکسازی هەیە. چاکسازیەکان لە چ بوارێکە زیاتر؟ بڵێ بۆ نمونە ئەم ڕێارەی وەزارەتی کشتتوکاڵ و ئەودێری کە داوێتی کێشی مریشک دیاریکراوە بۆ فرۆشتن کە ئەمە ستانداردێکی جیهانیە و پێویستە کاری لەسەر بکرێ. وهروەها لە ڕووی کوالیتی و ئەجۆری و دەرمان و ڤاکسینانەی بەکارهێنرێ. هەندێک لە کەڵگە پەلەوەریەکان پابند نابن بە ڕێنمایەکانی بەڕێوەبەری ڤێتەرنەری سلێمانیەوە، پێویستە ئیجراعاتی تونتر و سالمتریان لەگەڵا بەکار بهێنرێ. بەڵێ ئەو کێشەی دانراوە باست کرد ستانداردی جیهانی 2 کیلۆ بێ، ینی لەسەر چ بنچینەیەک و بنەمایەکە؟ بۆ نمونە ئێمە تا ئێستاوە 23 ساڵ حکوومەتی هەرێمە و پێشتریش ئەوەی لە بازاڕەکانە زیاتر ڕەواجی هەبوو و مشتری زیاتر بەلای خۆیدا ڕاکێشا و مریشکانە بوون کە گەورە بوون، کەواتە ئێمە لەوە ینی نەمان پێکاوە یاخود بە هەڵە بەکارمانێناوە کڕینی ئەو مریشکە گەورانە. بە شێوەیەکی سادە بڵێن بەڵێ هەڵە بووین. وەک زۆرێک لە کایەکانی تری کۆمەڵگا ڕۆشنبیری پزیشکی ڤێتێرنەری لە لای هاوڵاتیانی ئێمە لاوازە. لە وڵاتانی ئەوروپا لە ترۆپکی دەسەڵاتەوە کە یاسادانان و پەرلەمانە کار لەسەر ئەم بوارە کراوە تاوکو ڕۆشنبیری تاکێکی هاوڵاتی. لە ئاستی پەرلەمان و حکوومەت و یاسادانانە لە بۆ نمونە لە یەکێتی ئەوروپا کۆمەڵی ڕێگولیشن هەیەواتە ڕێخستن لە بواری تەندروستی مرۆڤ، لە بواری بازرگانیە، لە بواری ڤێتێرنەریە. یەکێک لەو ڕێگولیشانەی کە باسەکرێت فود سەیفتیە، واتە سەلامەتی خۆراک. لە سەلامەتی خۆراکە باز لەوە کراوە چەند ساڵ لەمەوە پێشکە پێویستە مریشک بڵێ پۆڵتری ئەوەی کە پەلەوەرەکان لە وەزنی مەسەلەن 5 پاوند بۆ 7 پاوند، واتە لە کیلۆ 800 بۆ 2.5 بفرۆشێ و لە تەمەنی تقریبەن 7 هەفتە. بۆ چکامە کۆمەڵێک دەرهاویشتەی تەندروستی هەیە. ئەگەر بە کورتی باسی بکەین مریشکە کۆمەڵێک ئاڕاستی جانبی هەیە ئەگەر وەزنەکەی زیاد بێ. بۆ نمونە جووچک کە ئەهێنێتە کێڵگە پەلەوەریەکان تا بەخێو ئەکرێ لە ژێر چاودێرێکی توندی بەخێوکەرایە، دەرمان بەکارهێنرێ، پرۆتین بەکارهێنێ و کۆمەڵێک ئیجاعاتەکە کە ئەمە لە لەشی مریشەکە ئەمێنێتەوە. بۆ نمونە ئەنتیبایۆتیک بەکارهێنرێ. ئەگەر ڕێژەیەکی زۆر بەکار هات توانای هەرسکردنی نییە لە لەشی پەلەوەرەکە و مرۆڤیش ئەیخوات دوجار زیانی پێگەنێ. یاخود ئەگەر ئەم کێشە لە ستانداردی جیهانیە ئەگەر لە وەزنە زیاتر بوو بڕێکی زۆر چەوری لە مریشەکە کۆ بێتەوە. ئەم چەوریە هاوڵاتی دوو زیانی پێگا. یەکەم چەوری بەکارهێنانی چەوری زیانە، دووەم ئەو لە بری ئەوەی کە گۆشت بکڕێ چەوری ئەکڕێ، ئەمە هەر خۆی زیان بە هاوڵاتیەکە گەێنێ. هەروەها جۆری گۆشتەکەش بۆ نمونە کە ئەگەر گۆشتی سنگی مریشک بەراورد بکەین ئەگەر لە 2 کیلۆ تێپەڕی ئێسخانەکەی ئەستورە بێ، گۆشتەکە فایبەری زیاد بێ و کوالیتیشی دابەزێ. کەواتە ئەم بڕیارە لای تەندروستی هەیە و لایانی ئابووریش. ئەو چۆری کە باست کرد، ئەو چۆری ئێستا بۆ نمونە لای خۆمان خەڵکی دەڵێ من گۆشتی سوور ناخۆم یاخود چۆری ئاژەڵ ناخۆم لەبەرەوەی زیانی هەیە. ئەو چۆری کە لە مریشکا کۆ بێتەوە ئەو چۆری زیادە بە هەمان شێوە زیان بەخشە؟ نەخێر، ئەو چۆری کە لە مریشکا هەیە کوڵی زیانەکەی کەمترە و بۆن و تامەکەشی جیاوازترە لە چەوری ئاژەڵ بڵێ گۆشتی سوور. بەڵام بە هەمان شێوەش ناتوانین بڵین مقارنە ناکرێت بە چەوری زەیتی زەیتون، چونکە بەڵێک بڕی چەوری مریشک زیانی کەمترە بەڵام بخۆی کۆمەڵێک زیانی. ئەو چەوری زیادەش هەر زیانی کەمترە کە باس کرد کە چەوریەکی زیاد کۆ بێتەوە خەڵک چەوری ئەکڕێ. بەڵێ بەتەبیعی. بەڵێ تا چەند حکوومەت گرنگی داوە بە لێپرسینەوە لە کێڵگە پەلەوەریەکان لە ڕووی تەندروستیەوە تا چەند توانیوێتی
دکتۆرەکان پزیشکەکان بەسەری بکەنەوە و لێپرسینەوە بکەن لەو خۆراکانی کە ئەدرێ بە مریشکەکان و لە چۆنێتیە وەک باسەکرێت کە چەند جۆرێک لە خۆراک هەیە کە دەدرێت بە ئەو مریشکانە پێویستە مەسەلەن 2 هەفتە پێش ئەوەی بکەوێتە بازاڕۆ لێ بگیرێتەوە لە هەرێمی کوردستان ئەوە ڕەچاوەکرێت. بەڵێ ئێمە لە ڤێتەرنێرەکان دوو جۆر کێڵگەی پەلەوەری هەیە. کۆمەڵە کێڵگەی پەلەوەری هەیە کە بە نایاسایی دانرێن واتە لەژێر چاودێری پزیشکی ڤێتەرنەریە جوچک داغڵ ناکەن و بەجیا بەسەر بەخۆی خوانی فرۆشن و لە ناو سەربڕینەخانەکانە سەری نابڕن لە کۆڵانەکان سەری بڕن ئەمانە ناکەونە ژێر ڕێنمایی سوڵتەی کوڵی تەنفیزیە و ئەوە بێ هاوڵاتی خۆی مامەڵیان لەگەڵانەکە و بەشێکی تریان لە ژێر چاودێری پزیشکی ڤێتەرنێریە ئەمانەش بەڕاستی چاودێریەکە کوڵی جۆرێک لە ڕۆتیناتە ئەکەوێتە سەر پزیشکێک و پزیشکێکی تر بۆ نمونە من وەکو پزیشکێک لە سەربڕیخانەیەکم کۆمەڵێک مریشکێتە سەر بەردەستمان مامەڵە لەگەڵم راپۆرتایەکەین کە ئەبێ راپۆرتی لەگەڵا بێ بەڵام تا چەندی ئەم راپۆرتە بە جددیکاری لەسەرکراوە یان نازان بەس ئەوی دیکە کە باست کرد کە هەندێک کێڵگە هەیە نایاساینی سە من هاوڵاتێکی ئاساییم چۆن جای بکەمەوە کە ئەم مریشکە هینی کێڵگەیەکی نایاساییە یا خودی کێڵگەیەکی یاساییە. بۆ نمونە ئەگەر تۆ بتانی ئەمە بڕیارە بێ ئەبێت تۆ مامەڵە لەگەڵ ئەو مریشکانەیە بکەی کە لە سەربڕینخانەیەک سەر بڕاوە یعنی ئەگەر مریشکێکی سەربڕینخانەی پیرەمەگرون بە نمونە وەرگین سەر نابڕێت تاوەکو مۆڵەتی بەڕێبەتی ڤێتەرنەری سلێمانی هەبێ واتە ئەگەر مریشێک لە سەربڕینخانەی پیرەمەگرون یاخود ڕانیە سەربڕا ئەوە تۆ دڵنیای لەوەی کە ئەم مریشکە لەوێ سەربڕا واتە هەموو مریشێکی زیندوو هینی کێڵگە نایاسایەکانە کە ئێستا لە بازاڕە فرۆشێ نا ئەو یاسایەوان نییە بەڵام ئەگەری هەیە ئەگەری هەیە کە لە نایاساکانەوە سەرچاوی گرتوێ ئەرکی کێ ینی لێپرسینەوە بکات لەو کێڵگە نایاسایانە یاخود لە بنەڕەتدا کێڵگەیە کە ئەوێ بکرێتەوە مۆڵەت لە شێ وەرەگرێ ئەم کێڵگانە مۆڵەتی ڕسمیامە گرتووە بەڵام لە هەموو وەزبەیەکە داغڵا کرێ هەچەنەمە ئیشەکە ئیداریە من ئەمە لە ڕووی زانستیەکەەوە باسیکەم هەموو وەزبەیە کە داغڵە کرێ مفروزە بیدایەت مۆڵەت لە بەڕێبەرات ڤێتەرنەکان وەرگێ. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆرەکان پزیشکی ڤێتەرنەری کە لە سودەکانمان میوانوەمی سپاس بۆ بەڕێز.